ڕۆژی شەممە بە پێی گرتەیەکی ڤیددیۆ لە 15 مانگی حەوتدا خراوەتە سەر تۆڕی کۆمەڵایەتی کاروانی بەرنامەی خۆراکی جیهانی و یارمەتی خاچی سوور گەشتونەتە شارۆچکەی گەمارۆدراوی حەولە لە شاری حومس لە سووریا. بە پێی ئەو گرتە ڤیددیۆیە یارمەتیەکان بریتین لە ئارد و پێداویستی تەندروستی و ئاوی خاوێن و ئاوەڕۆ. ڕێکخراوەکانی فریاکەوتن لە سووریا بەردەوام داوای ڕێگەدانیان بۆ ناوچە گەمارۆدراوەکە کردووە. دەژڵێنێکێک لە یارمەتیەکان بە خێرایی بەکار هاتووە و چیدی نەماوە. نەتەوە یەکگرتوەکان دەڵێت زیاتر لە 9 ملیۆن کەس لە 18 ناوچەی سووریادا دەژین و بەهۆی جەنگەوە لە 5 ساڵی ڕابردوودا گەمارۆدراون. لە ئاکامی گەمارۆی حکوومەت بۆ سەر شارۆچکەی مەڵایە پێشتر ئەم ساڵ راپۆرتی ڕێکخراوەکانی فریاکەوتن باسییان لە مردن بەهۆی برسێتیەوە دەکرد. حکوومەتی سووریا ناوبەناو بە مەرج ڕێگە بە کاروانی یارمەتی ئەدات ئۆپۆزیسیۆن دەڵێت ئەمە فێڵێکە لەلایەن دیمەشقەوە دانراوە بۆ هێوەرکردنەوەی فشاری نێودەوڵەتی بۆ گەیاندنی یارمەتی مرۆڤایەتی تەواو کە سووریا بە پێی یاسای نێودەوڵەتی پابەندە گەرەنتی گەیاندنی بکات.